ئیمڕۆ لە نەخۆشخانەی سمارت ئەستاین بە ئەنجامدانی نەشتەرگەریە بۆ نەخۆشێک کە کیسێکی گەورەی هەبوو لەسەر پەنکریاس لە بەشی ناوەڕاست و کۆتایی توانیمە نەشتەرگەریەکە لە ڕێی نازۆرەوە بکەین. الحەمدولillah نەخۆشخانەمان باشە. بسم الله الرحمن الرحیم. ئیمڕۆ لە نەخۆشخانەی سمارت ئەستاین بە ئەنجامدانی نەشتەرگەریە بۆ نەخۆشێک ئافرەتێک کە کیسێکی گەورەی هەبوو لەسەر پەنکریاس لە بەشی کۆتایی پەنکریاس ناوەڕاست و کۆتایی الحەمدولillah توانیمە نەشتەرگەریەکە لە ڕێی نازۆرەوە بکەین کە پێوتری لاپرۆسکۆپ واتە لە ڕێی 4 کونەوە توانیمان ئەم نەشتەرگەریە ئەنجام بدەین. الحەمدولillah نەخۆشخانەمان باشە. پێشتر ئەم نەشتەرگەریانە لە ڕێگەی هەڵدڕینی سکۆ بوو کە هەڵدڕینی زۆر گەورە ئەکرا بۆی بتوانن دەستیان بچێتە سەر پەنکریاس. لە ڕاستی نەشتەرگەری پەنکریاس نەشتەرگەریەکی تۆزێ قورس و ناڕەحەتە. الحەمدولillah نەشتەرگەریمان بۆ ئەنجام دا و ئێستا نیوەی پەنکریاسمان لێ کردوتەوە. نەخۆشخانە الحەمدولillah زۆر باشە و احتیمالە بانی دووبانی بڕاتەوە. سمارت وەرچەرخانە.